پرسیارەکەم تو ئێژی هەموو یعنی دێژی تەبارڕک نییە لە قەمیسە لە کراسە دێژی لە هەموو شتێکە. ئای بۆچی یعقوب عەلەیهی سەلام چاوی چابەوە وانە؟ بۆ ێژم چۆن قەمیسەکەی هاوردایە چایە باشە بوو. زۆر باشە بەسەر چاو. زانیم پرسیارەکە چێوانە؟ ئێمە کەرامەتم هەیە؟ نا ئەنیە و پێر و کاتێ قەمیسەکەی ئیسریان بە هاورد ئەڵێم چۆن زانیم پرسیارەکەی تۆ چییە؟ چۆن زانیم؟ بەڵام مەسەلەیەوە نییە. باشە برا شیرنەکەم بارەکەڵڵا فیک. سەرکەوتوو بیکاکە گیان مەسەلەی تەبەڕوک یعنی داوای بەرەکەت کەی لە شتێک هەر شتێک خوای گەورە بەرەکەتی تێخستە بێت بەرەکەت ینی کەثرەتول خەیر هەر شتێک خوای گەورە خێری تێخستە بێت ئەوە خێری تێدایە ئەوەی کە خوا خێری تێ نەخست پێ ناتوانین بڵین خێری تێدایە جا ئایا ئێمە بین بڵین وەڵا ئەم کلێنسە بەرەکەتی تایە نا ئەم ئاوە بەرەکەتیایە نا ئەم قەڵەمە بەرەکەتیایە نابێت خۆل بەدەست ئێمە نییە. باشە کاکە ئەم قەڵەمە کە من بیخەمە گیرفانمەوە دوایی خەڵک بێ دەتوانێت بڵێەوە چونکە عەبدولەتیف خستوێتی گیرفانی خۆیەوە مبارەک بووە لەمە دوا خەڵک دەستی پێ بکە بەرەکەتە نەوانییە. ئەی ئەگەر بێت و فلان شێخ فلان پیاوچاک نەکاکە وانییە بەڵگەی دەوێت ئەم مەوزوعە دەڵێن ئەی بۆچی یوسف عەلەیه السەڵات وەسەلام کاتێک کە قەمیسەکەی داکەند ناردی بە براکانیدا ناردی بە یەکێکیاندا بۆ باوکی کاتێک کە گەیشتە باوکی چاوی چابەوە ئایا بە قەمیسەکە چاوی چابەوە؟ نابراکەم قەمیسەکە یعنی دەرمانی چاکبوونەوە نییە بەڵام کاتێک کە قەمیسێکی دڕاویان بۆ باوکی یوسف هێنا عەلەیه السەڵات وەسەلام عەلەیهم السەڵات وەسەلام وتیان ئەوە قەمیسی یوسفە و گورگ خواردی خەفەتێکی ئەوەندە گرانیان پێدا یعنی تەسیری لە یعقوب کرد وردە وردە هەر گریە تا وەبیەضەت عەینا چاوی لە دەستدا تاوەکانی کوێر بوو و دیسان ئەوەی کە چاوی بە ئەو خەفەتەی کە بوو بەهۆی لە دەستدانی چاوەکانی ئێستا لە هەمان جیهەتەوە خەبەرێکی خۆشی بۆ دێ خوای گەورە دەیکاتە هۆکاری گەڕانەوەی چاوەکانی دیسان قەمیسی بۆ دێتەوە ها قەمیس ئەوە دوو جار دوو دەور دەبینێ و قەمیسە جارێکیان خەبەرێکی ناخۆشی لەگەڵ دێ بە دڕاویەوە گورگ خواردی ئەوە قەمیسەکە نیشانەیە کە گورگ خواردوویەتی جاری دووەم قەمیسەکە دێتە وەکو نیشانەیەک نەک وەکو عیلاجێک ئەوە نیشانەیە کە یوسف ماوە ئەوە قەمیسەکەیەتی دەی ئەو خەبەرە خۆشەی بۆ هات خوای گەورە چاوەکانی چاکردەوە بۆیە زۆر بەمان لە واقعدا بینیومانە کاتێک مرۆڤێکی سەلامەت و تەندروست کە خەبەرێکی قرس و ناڕەحەتی بۆ دێ یەکسەر لەوەی جەڵتە لێیدا لەوەی تووشی شەلەل بێ لەوەی یەکسەر زەختی دابەزێ لەوەی تووش شەکرە بێ لەوەی یەکسەر ببورێتەوە لە پا دەکەوێت بۆ خۆ هیچی نەبوو خەبەری ناخۆش ئینسان دەخا خەبەری ناخۆش جاروا هەیە مرۆڤە کەوتووە لە جێگادایە نەخۆشە یەک خەبەری خۆشی بۆ دێ کە تەوەقوعی نەکردووە ڕاست دەبێتەوە یەکسەر هەڵدەستێتە سەر پێ خەبەری خۆش خوای گەورە دەیکاتە مای هەڵسانەوەی جا لەو خەبەرە خۆشتر هەیە بۆ یعقوب دوای نزیکەی 40 ساڵ کەمتر زۆرتر خوا دەزانێ دوای ئەوەندە خەبەری بۆ بێ و نیشانەشی لەگەڵە خەبەرەکە کە قەمیسی یوسفە ئەوە یوسف چابۆتەوە لەوە خۆشتر خەبەر بۆی براکەم نەک بڵێن وەڵا ئەها ئەوە قەمیسەکە بوو بەهۆی چاکبوونەوەی قەمیسەکە چاچی کردەوە نابرا بەڕێزەکە یوسفیش و یعقوبیش و عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەران زۆر لەوە تێگەیشتووترن کە تەبەڕوک بە بەرد و دار و ئەو جۆرەشتانەوە بکرێ بارەکەڵڵا فیکم خوای گەورە هیدایەتی مولایەکمان